یک رفیق کرمانشاهی که عضو کمیته مرکزی حزب دموکرات کردستان ایران هم هست، از کرمانشاه و از دوستان خیلی نزدیک و از عاشقان کاک علی در واقع کاک علی اشرف مرادی به زحمت. کاک علی اشرف مرادی اندام کمیته ناوندی و پارتی دموکرات کردستان ایرانیه، حق باجاریه کاک ابویه خط کرمانشاهیه. بجا اگر کلوریج مرا قصه بکرد تا بیارم اواجی چیه که اواج نزدیکترین دوستی و هر وها هم بیجا نزدیکترین شاگردی. بەشداری عزیز خۆشک و برایی لە ڕێزدارم نوێنەرە نمایندەی لە سازمان و ڕێکخراوی لە سیاسی و کوردی و سەراسەری فرە خۆش هاتین. سەر و سەر چاو من جورە برای دووچە کاک ئەبوو، جورە شاگرد کاک ئەبوو. تەسلیەت ئەوە وە گشت کەسێک بۆ خۆم ئەرز بکەم. دووەم وە بنەماڵەی کەریمی و بنەماڵەی گەوراتری ئەندامەیل و لایەنگرەیل و ڕێبەرایەتی حزب دموکرات کوردستانی ئیران و سومین بنەماڵەی گشت ئازادی خوازەی ئیران، چون لە ڕاستیە کاک ئەبوو شەخسیەتی بی کە هەر ئەو جورە کە الان لە ئەکسەرە سازمانەکان لێرە تەشریف داشتن و باس لە کەسایەتی کاک ئەبووکردن جیا لەوەی ڕوڵەی کرماشان و ئیلام و مانشت و قەڵاقیڕان و فەلەک الئەفلاک و پەڕا و بیستوێنە ڕوڵەی کوردستان ئیران، ڕوڵەی مەهاباد، ڕوڵەی مەریوان کە ئەو قەرەکە شاگرد لە مەریوان دەری وە ئەو ئەندازە فکریەکەم شاگرد لە کرماشان گاشوود و هەروە ئەو ئەنازەیشە ڕوڵەی ئازادی خوازەی لە ئیرانە. کەمتر کەسی دلیم هاوڕێ کەمتر من فرە بیشکتر لەوەم لە حزور ئوستادەی لە عەزیز و گەورای خۆم لێرە ئەزهارە نەزەر بکەم، وەلی بە هەرحاڵ ئەو شانازیەوە من بەخشریا کە لێرە ڕوودەدرازی بکەم و چەند دەقەی وەختدان بگرم. کەمتر کەسی دلیم من لە ناو سیاسەت لە سازمانێک جیا بوود ارتباطە ئۆرگانیک، ارتباط غير أورجاني بل ارتباط عاطفي خوي وقرد أو استازمان أدامه بي فرق مهمة الآن يبقى فرق كسي قريب لبعض استازماني چه كردي چه سراسري جاوا بينا نا ديانة خير هو استازمانه خويانا ونا أو استازمانه كل اللي جابينا أوان ديانة خير أو شخصيتنا ولي الآن أوجوده قيمت بينهم كاك أبو لسازمان چریکان که جیابینه بیشترین هاوری که لیره تشریف دادن لسازمان چریکان لأپوزیسیون سراسری تشریف دادن و عظمت و گورایی کاکبو نشان دهید. جناب سامر فرو درستیه، کاغزیا فرو درستیه برای گورام کاک پرویز استادم کاک شاو بس لکسایتی کاکبو کردن و بیشتر لسریه تاکید کردن که لراستیا کردستان و حزب دموکرات کردستان ایران یکی لروغی لخوی لدستا فرق لراست. ولی من فکر کم خلق کاک ابو نبود کاک ابو هر و اندازه ضربس لحزب دموکرات کردستان ایران و نتوی کرد خلق کاک ابو چندین برابر رای اپوزیسیون سراسری، چون دیوار بی اعتمادی یا دیوار نبود اعتماد لبین اپوزیسیون سراسری و اپوزیسیون کردی تنیا کسی جور کاک ابو لنا و حزب دموکرات کردستان ایران و اپوزیسیون کردستانی توانستیا پریوکی هر وقت اندازش او اعتماد لچوارچوبه اپوزیسیون سراسریش تنیا و تنیا لهنر گورای کاک ابو توانستیا بینی و نقش عظیمی داشت و داخوا فرهنگ خاورمیانه، فرهنگ کردی، فارسی، پاکستانی، عربی، ترکی او فرهنگ نهادینه بیمه مردی پرستی تا کسی لناو من نچود عظمت و کسایتی پینیوی یا اگریش پیگویم و هر حال خومان للی لادی مخصوصا اپوزیسیون سراسری لیببعد خلق کاک ابو فرق زیاتر لحزب دموکرات کردستان ایران که مشاور سکردی را گشتی بیا و افتخاره و کاک ابو روی حزب دموکرات کردستان ایران و افتخاره و کاک ابو تنیا وصیتی که کرد و گرد آلای کردستان چیه جیرخار و وصیت کاک ابو بی شکل دموکراتون شکل کردبون کاک ابو نیا هر اوجوره که و هر حالان بعضی للاینیت باس لوکن که
ئەوەیش ئەڵبەتە ئەزەمەت و گەورایی کاگەبوو لە خۆیان زانن ولی خەلای کاگەبوو ئۆپۆزیسیۆنە سەراسەری ئەلان چ جور شخصیەتێک جورە کاگەبوو پەیدا بکەن کە بوودە هەڵقەی ئەرتباطیە بین ئۆپۆزیسیۆن و کوردی و سەراسەری. ئەلبەت ئەوەیش بیشم ڕاستە کاگەبوو هونەرمەندە سیاسەت بی، تاریخزان بی، گەورا بی، گەورامەنش بی، پاڵەوانمەنش بی، ولی نێتوێنین هیچ کەسێک نێتوێنی ئەنکار بکەی کە پەروەردەی حزب دموکرات کوردستانی ایران یعنی حزب دموکرات باوەڕ و دموکراسی دەروون حزبیە درێ کە کاگەبوو ئەگەر لە بازی ژێنی ژار ئەخلاق نەزەر بەگەرد حزباداش بەڵام مەسئلەی کوردبوون لە یعنی لە سەرحەدە گچشتی بێڕای ڕاستی بە گشتمان ئەنسانی ولی ئەو ئەنسانیەتە بەلئاخەرە مەحدودەی خۆی درێ. جاروبار پیشاتە لە کاگەبوو پرسیان لە مورد حزب لە مورد شخصیەتەی چ جوور حزب دموکرات انتخاب کردیا قابل اشارەت و قابل ئەنکار نییە. لە باشوور ڕۆژهەڵات لە کوردستان کە بوو دە کرماشان و ئیلام لوڕستان ئیمە لە ناوە جنبشە ئازادی خوازی لە ئیران هەمیشە نەخش گەورایی داشتیمە. یار مەمەدخانە کرماشایی لە ئەنقڵاب مەشروتە گشتە حازرەی شناسنی وجا مەگەر بود لە 60-70 ساڵ پیش لە ناو خاوەرمیانە لە ناو کشوەرە جووری ئیران و لە ناو منتەقەی عەقەب نگەهداشتە شودە جوورە کوردستان شخصیەتێک بای باز لە مەسئلەی جمهوریەت یا کۆماری بکەیت ئەوە شخصیەتی پیشوا قازی محەممەدە مەگەر بود بوو دەی هەست بە بگزەری باز لە کەسایەتی دکتۆر قاسملوو کردیاوتیا ڕاستە ئێمە گشتمان مەکتەبە دموکراتین ولی من یەکێک لە چشتەیەکی کە باعث بی بامە ناوە ڕێبازە دموکرات شخصیت و کەسایەتی دکتۆر قاسملوو بی. لە دوای دکتۆر قاسملوو باز لە ئەزەمەتە کاک دکتۆر سەید کردیا کە چجوریەت مدیریەتە حزب بۆ ئەوەدە گرد هەرە وجورەکە و هەڵ جمهوری ئیسلامی فکر کردیا لە دوایە ترۆرە کەسایەتی نەمر و مەزن و زندەیات کە هەمیشە لە تا تاریخە ئیران و کوردستان و ئازادی خواهێز کاک دکتۆر قاسملوو ترۆر کرد کە گەوراترین زەربەیش لە جوبهەی ئازادی خوازی ئیران و حزب دموکرات و نەتەوەی کوردیشپی فکر کردیا کە توێنی مبارزات ملی دموکراتیکە مردم کوردستان ئەقیم بکەین ولی و مدیریەتە کاک دکتۆر سەید نەتوێنێت ئەو کارە بووی. بازم سەر ئێستا کاک ئەبوو شخصیەتە کاک ئەبوو پەروەردەیە حزب دموکراتە کوردستان ئیرانە پەروەردەی ڕێبازە دموکراتە. هەر چەندێک باس لە گەورایی کاک ئەبوو بکەین باس لە ئەدەب و تەواضع و باس لە سخەنوەری هەمام و هاوڕێی تەمام بەشدارێکی کە لێرە لە پشت تریبون نیشتن باس لە گەورایی کردین لە ڕاستیە ساڵهای ساڵ میلی کە باس لە تەمامە بۆدەی لە زندگیە کاک ئەبوو بکەین. لێرە لە مەراسمە سەرەخاکی کە دەنگە کاک حەسەن هەیاسمان من جورە شاگردی جورە برای بیوشکی لە ناوە مێمانخانە حزب لە کۆیەکە بیم کاک ئەبوو گوتیا عشقم ئێستا نزیکە 30 ساڵە گوزەشتە تا ئەلان مە تولو ئافتاب یا بیشم خوێر هەڵاتن هەمیشە بۆ چاوە خۆم دینە ساعت 3 شەو بخەفتەیە ساعت 5:30 وەخەوەر بێت. بعد منیش خۆ بچیامە ناو مەقەڕەی لە حزب وەگەر پیشبەرگان بیم زمانی قادیانەوەی کەمی دیروەت بێ خۆ نورمال منش گوتیان بخەفم تا ساعت 8 کاک ئەبوو سەر ساعت 5:30 شروع کردیاتە تاقوتاق یار لەوارە هەستان هەیاسن یار منیش لە خەو بیام وتیا هەستان هەیاسە بی ئەدەب ڕات دەنگت بەردەوقی لێڵان یاغا لێ شەف خەفتیان یعنی هەرچی باس لە گەورایی کاک ئەبوو باز لە تەواضعی باز لە ئەدەبی باز لە خاکی بوونی بکەین لە ڕاستیا کەمە. هەر ئەو خاکی بوونە بی کە گەورایی کاک ئەبوو لە ناوە حزب دموکرات بۆ ئاستە ڕستانی کە عاشقانە و عارفانە و دەرویش مەستە کە هەورەی باسیکردن سیاست کردیا عشقی فقط خزمەت و مردم کورد لە ئازادی خوازەی ئیران و مەخصوصا لە ئاخرینش لە چوارچوبە نەتەوەی لە ئیران بی. لە کۆنگرەی چواردەی حزب دموکرات کە برایی لە گەورام ئوستاد عەزیزم کاک خسرۆ و کاک شاو و هاوڕێی تریش تەشریف داشتن و بەسەر بەعزی مەسائل تەکنیکی کاک ئەبوو ڕووزە ئەوەڵە لە مەراسمە ئفتاحیەی کۆنگرە نەتوێنست حوزور پەیدا بکەین یەی چەند ساعتێک دێرتر هات زمانی کە هاتە ناو ساڵۆنە کۆنگرە بدونە ئەستثنا تەمام ساڵۆنە کۆنگرە کە باس لە کۆنگرە زۆر جدی درن مەسائلە عێراقە تەمامە کۆنگرە ئەو لازە تاکید بێ گشتی لە وەرپای کاک ئەبوو هیچ کرد و شروع کردە دەستکوتان ڕێی کەمترش ئەگەر بشم کەمتر شخصیەتی لەوانەیە بشم تەنیا ڕێی کاک دکتۆر قاسملوو و کاک دکتۆر سەید و من بنە کاک ئەبوو جوور مەسەلەی پیشاتیان بەدوجان کاک ئەبوو من جوورە برای بیوچەکی جوورە شاگردی کە گەوراترین افتخارم بە شاگردبوونە کاک ئەبوو وتیان لازمە جنابەت لە ناو سیاسەتگوزاری حزبا بیست کە باس بکەین کە بۆ عنوان مثال
كردايتي يا مسألة شورشغري ومعناي كردبوني لخط الرباز الديمقراط ومخصوصا وكردايتي وقشتي بوجود باشور الروشلات بوجود كرماشان إيلان لازم جناب بيت مسؤولية بقري وتيام فقط إخوة شبيسية رفاقة ودوستية كلنا وأندامي الحزبينمي الرأي كافية خدمت کردن پستو مقام و پلنیت بود لراسیا هاوری بعضی چیزی که ابو فقط تایبت و خویه فقط مخصوص و خویه نرمال حزبی که سیاست کی رای و دست کردن دستالاته شخصی که سیاست کی لناوی حزب توای و هر حال پلو پای جای رای خدمت و یا هر شیوه بوی دبان ولی که ابو برخلاف الجریان او فقط سیاستی و عشق مردم و رای خدمت کردن بی بیجور چیزی كم تركسيك هس لناوس يا سودا ولا راسيا ولا أزمة كاغ أبو بي هل أوجودك امرو إما بشتاري ليرة وفاداري خمان والرباز الشهيدين نيشان دين كاغ أبويش فوق العادة شخصيتي بيك وفادار والرباز الديمقراط وهاوريلو هاو سمريلو هاو خباتيلي بي چندين جار كم وقت كاغ أبوا سعادة وداشتم شيء مستر مزار الشهيدين لهز لغورستان الشهيدين لهز لكويا چه دستر هر مزارک جور اور و هر اول چاویلی هاتیا دخواد بعض خاطرات خوی لمریوان لنا وستنگار لشورش لبنار بمو لهیز داله هو کردیا هیز داله هوی که و گورایی کاغ ابو و لیزانیه کاغ شهید خلیل خلبان و کاغ اقبال السفری و چندین نفرتر توانست خوی بکیده یکی لهیز اصلیگان یکی لنیدوی لحزب الديمقراطي کردستان ایران که خدمت فریق و ریباز الديمقراط و جبهه آزادی خوازی ل ایران کرد. باس گورای کاغبو فرکریا لراسیا لچوارچوبه شعر لچوارچوبه موسیقی سنتی ایران آشنایی و تمام دستگاهی موسیقی سنتی بی لچوارچوبه شعر شاعری جور حافظ سعدی لکردی مخصوصا سیاخوب مایدشتی یا ماهیدشتی بیشی مایشتی شاگو خان منصور لناو زاراوی کرمانجی ملای جزیری لا سورانی قانع و ماموساهمن و عنوان ماموسای فیزانستیا هاوریل فرا وقت هاوریل فرا کردمیتم لوزیاتر وقتان ورم فقط تنیا منين يادو خاطري كاك أبو وكاك أبوغان تنيا أدامدان ريباز آزادي خوازيان بعضي لهاوري وتايبت هاوري من لحزب حق آزادي يا حق بار تركيا باس لوشي شهيد كر وشي شهيد جور بار معنوية لراسيا لأدبيات كردي وتايبت أدبيات السياسي كردي من دو شدريم مقدسة چونو چرانه هیچ چیزی مقدس نیست ولی دوش لادبیات کردی مقدسه یکی پیشمرگه که و گیان و دل حاضر لکه چیزی خوی بگذاری مردی بنیدن وای دست خوی رای خدمت و ملت خوی و دوم خلقینار یا آفریننده شهید کاویش هر حال گردید را پیشمرگ یعنی پیشمرگه که گیان لسر دست حاضر گیان خوی ودای ملتگی که کبود شهید و لچوارچوبه استنگر و خبات مسلحانه ولی یکی جور کاک ابو اوه که پیشمر بی اوه که بنیانگذار هیز داله و شکل ناو پیشمر بینی نیه بلام جور بار معنویگی و شی شهیدیش لراسیه راسته شهید استنگر نیه یعنی لستنگر گیان خوی فدا نکرد ولی هم لستنگر حضور داشت و هم لدوای استنگریش زیادتر لسی ساله هست و نیست خوی سواد خوی وجود خوی تمن خوی جوانی خوی ناز و نعمتی که زندگی شخصی کاک ابو لناو بنمالی گورای کریمی لکرماشان استان پنج ایران توانستیا تا وقول کردی خو من هرچی مثالی تیاری میشیم 70 جدی تا 70 جدی کاک ابویش 70 جد آینده یا نویل آینده تأمین بی ولی کاک ابو پشت کرد لناز و نعمت زندگی شخص خوی و تمام معنا جور انسانی که شورش کرد هذا ناو جريان آزادي خوازي إيران وبعدين بالأساس التشخيص وصلاحية في هذا ناو الرباز الكردايتي وناو حزب الديمقراط كردستان إيران خبات في إدامة دا للراسية كاك أبو إنساني شورشكر وتمام معنا
پیشمەرگێک بە تەمامانە و بارمانەوی شەهیدێک لە ڕێ ئازادیە کورد و کوردستان نەتەوەگانە بەندەست ساکن لە ئیران و گشت ئازادی خوازەی لە جغرافیای ئیرانە. آخر قسەکانمیش وە شعرێک لە سەید یعقوب مایدەشتی کە کاک ئەبوو عاشقی ئی شعر و ئیشارەبی من چەند بەیتێکی خزمەتتان عەرز کەم. دڵە دامەنی هەی دڵ گیرودەی هەڵقەی دامەنی هەر کام مەوێنێ هەر ناکامەنی هەر کار مەکەری هەر بەدنامەنی من هەر دەواکەم تو هەر زامەنی تو تاکەی لە فکر سەودای خامەنی هەرگز خەیاڵت ساتی جەم نیەن پای خوسە و خەیاڵ لە لات کەم نیەن هەر کار مەکەری هەر بەدنامەنی تو تاکەی لە فکر سەودای خامەنی فەرهاد پەی شیرین مەجنون پەری لەیل ئەی پای بیستوتین ئەو سەهرای دوجەی. جارێ تریش لەلایەنە خۆم جوورە برای دووچێک جوورە شاگردە کاک ئەبوو سپاس لە هاتندان سپاس لە وەفاداریدان کە ڕێز لە یەکێک لە قارەمانەی لە ڕێ ئازادی کورد و کوردستان و ئازادی خوازەی لە ئیران ناین. سپاس لە گشتدان سپاس لە نوێنەر و بەشدارەی لە ئەزیز پێشکوبرایی لە ئەزیزم لە گشت سازمانە کوردستانیەکان و ئۆپۆزیسیۆنی ئیرانیش. ئومیدواریم ڕووە بەرزە کاک ئەبوو لە بنارە بەموو لە باونە داڵەهۆی سەرسەوز و لە پیشمەرگەی لە قارەمانە ڕێ ئازادی لە ڕاستان و لە قەندیلیش ڕوومان وەگەر ڕوو بەرزە کاک ئەبووە مەشهور بود و ڕووی شاد و سەرزاغی و سڵامەتی ئەڕا گشتە ئازادی خوازەی لە ئیران و تایبەت ئازادی خوازەی لە کورد و تایبەتی تر ئەڕای ڕوڵەی لە کرماشان و ئیلام کە هاتنە ناوە جەرگەی کوردایەتیمان لە وجودە کەسەیلێک جوورە ئەبراهیم خانە ناودری و سەید تایرە هاشمی و شەید خەلیل خەلەبان و شەید کاک ئەبووی کەریمی و کاک ئەقباڵ سەفەری و هەزاران ڕوڵەیە و ئەمەگ و وەفوفای ڕێباز و دموکراتە. ئێمەش خۆمان وە بەختەوەر زانین لەو ڕێبازە هەیە. سەرە کوردستان سڵامەت و هەر بژین وەخۆشی و ساغی و سڵامەتی ئەڕاییوە و سەربەرزی و نەمری جوورە بیستوین جوورە دەماوەند ئەڕای ڕوح بەرزە کاک ئەبوو. سپاس و هەر بژین. زۆر سپاس ئەوە داویا مەراسمامەیە زۆر سپاس بۆ هاتنەوە زۆر سپاس بۆ هەر دەردیاوە ئاخەری مەراسم نابوو دختار رفیق اشرف مرادی پایان بخش مراسم ما بود. ما یاد ابو را همیشه گرامی خواهیم داشت. همینطور که در گفته‌هام گفتم ابو در مبارزه ما برای آزادی همیشه زنده خواهد بود. مرسی، خیلی ممنون، تشکر از دوستان و رفقا از همدردیشان از حضورشان و مخصوصا از حضور استاد حسین کریمی که واقعا به ما